لەگەڵ بەشی شەشەمە بین لە نەخۆشی بەدگومانی کە یەکێکە لەو نەخۆشیانەی تووشی دیندارەتی ئینسانی مسلمانە بێت کە ئەمەش یەکێکە لەو نەخۆشیانەی کە باسییانەکەین لە زمنی زنجیرەی بژاری دەرو. لە ئاڵقەی ڕابردووە باسم لە یەکێک لە پاڵنەرەکانی بەدگومانی کرد کە لە ناخی ئینسانە دروستە بن کە ئەوەیە بەدگومانە بێ بەرامبەر بەخوای پەروەردگار. بەخوای پەروەردگاریش ئەمەی ڕەت کردووەتەوە چونکە ئەمە صیفەتی منافقینە، صیفەتی دووڕوەکانە، صیفەتی کافرەکان و مشریکەکانە. لەبەرەوەی ئینسانی مسلمان پێویستە زۆر خۆی لێ بەدوور بگرێت. پاڵنەری دووهەم کە وامان لێکە بەدگومان دەرچین نەبوونی زانستی و نەزانینی ڕێسای حکومدانی شتە. ڕێسای ڕاست و دروستی حکومدان ئەبێ بزانین کە خوای گەورە تەوجیهی کردوین، ئەم قورئانی بۆ ناردوین، ئەم ڕێسایانەی هەموو دیاری کردو. ئەم ڕێسای ڕاست و ڕەوا و دروستە هی حکومدان بریتیە لە یەکەم ناسین و ناساندنی ڕواڵەتی دەرەی کەس و ڕوودا و شت. ناسین و ناساندنی ئەو ڕواڵەتی کە لە منەوە دەرەکەوێت، نەک حکومدان لەسەر ماهیەتەکەی. من ئەڵێم وایوت، وای کرد، وا بینیم، بەس من ناتوانم بڵێم ئەمە چۆن بوو، بە چه هەدەفێکەمەی کردو. ناشتوانم حکم لەسەر نیەتی بدەم، ناتوانم حکم لەسەر ئەو وەزعە بدەم کە هێشتا لەلام ڕۆشن نەبوو. کەسێک ڕەفتارێک نوێنە، طبعاً هەموو ئینسانێک یان اعتقادە لە ناخیایەتی شتێکەکە، ئەوە نازانین هەر خوای علام الغیوب بەیزانین. یان ڕەفتارێکە نوێنە وەکو گفتار بێیان کردار، گفتار کە بە زمان وتوێتی قسەیەکە وتوێتی، یان بە ڕەفتارێک بە کردارێک نواندوێتی، واتە کردەوەیەکی کردووە، ئاماژەیەکی داوە، یا شتێک کە جێگای ئاماژاگرێتەوە وەکو ئەو ڕەفتارانەی کە کەڕوولاڵەکانەی کە. هەر ڕەفتارێکم لەمانە بینی لە کەسێک، یا تۆ بینی، یەشیکی تر بینی، ئەشێ حکمی لەسەر بدرێت کە ئایا ڕاستە یان هەڵەیە. طبعاً بە پێوەری شەرع، نەک بە پێوەری سەبق ئەفکاری خۆت کە لە مێشکتە. ئەڵێ وەڵام ڕێی من ئەمە وانییە، ئەمە غەڵەتە، بابار ئەقڵ بۆی ناچێ. ئەمە علاقەی بەسەر ئەقڵەوە نییە لێرە، ئەبێت تۆ بگەڕێتەوە بزانی حکمی شەرع لەم مەسئلەیە چۆن. ئەمە یەکێکە لەو نوقتانەی کە خەڵک زۆر تێیەکەوێت. ئەگەر نەبوو حکمی شەرعیمان دەست نەکەوت، ئەو کاتە دێین ئەڵێن بە پێی عورفی خەڵکەکە چۆنن، ژیری خەڵکەکە، دەستە جەمعی خەڵکی ڕێیان لەسەری چۆن. ئەو کاتە بە پێی عورفی ناوچەکەش، عورفی ناوچەکەش ئەبێتەوە بەشێک لەوەی کە مادام ئێمە لە قورئانە، لە حەدیسە، لە ئیجماعی سەحابە و عولەماکانە، لە قیاسە، لەوانەیە هیچمان نەدیوە، ئیجتیهادی عالمێکی گەورەمان نەدیوە، ئەشێ بگەڕێنەوە سەر ئەوەی کە بزانین لە عورفی خەڵکەکە چییە کە پێیان باشە لەو ڕەفتارەیە وا بکرێت. بەڵام ناشێ حکمی مەبەستی بکەرەکە بدرێ کە لە ناخی خوایەتی و دەرنەکەوتو، ناشێ بوترێ ئەمەی بۆ خوا نییە. یەکێ پارەیەکی کردو بەخێر ناشێت تۆ بڵێ وەڵا ئەمە هەر بۆ ڕیابازی. یەکێ مەقالەیەکی نووسیوەڵێ ئەمە هەر بۆی خۆی دەرخە. یەکێ ڕسمێکی خۆی لەسەر مەقالەکە داناوەڵێ هەر بۆی بڵند جوانە. یەکێ سەر پۆشەکەی ئاڵواڵە پۆشە و جوانی ڕێخستووەڵێ بەڵێ هەر بۆ ڕیابازی بۆی بڵند جوان. ئێمە نازانین ئەمە شتێکە لە ناخی کەسەکەی هەیە. بڵێ لەبەر خاتری فڵان کەس کردوێتی، لەبەر خاتری پارە کردوێتی، بۆ دەرکەوتن کردوێتی، ئەمە ناتوانین ئەمە بڵێ. خات و سەلەما خێزانی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام، خوای گەورە لە خات و سەلەمەش ڕازی بێ، ئەجارێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئینەما ئەنا بەشەر، من هەر مرۆڤێکم وەکو ئێوە، وئینەکم تەختەصیمون ئیلەیە، ئێوە داوەری خۆتان لە ناکۆچیەکانتانە دێنەوە لای من، فلعل بعضكم أن يكون ألحن بحجته من بعض. لەوانەیە هەندێکتان زمان لووس و قسەزان بێ و حجەتی زۆرتر بێنێتە پێش و دەمهەراشتر بێ، فأقضي له على نحو ما أسمع منه. منیش حکمەکەوە ئەدەم وەکو ئەوەی کە گوێم لە هەردوو لایەن گرتو ئەمەیان حجەی بەقووەترە و باشتر ڕۆشنی کردوێتەوە، ئەوانە من بە ظاهیری هەردوو لایەن گوێم لێ گرتوون، بەڵام حکمەکەم بەوە داوە کە ئەمیان لەسەر حەق. ئەنجا فەرمێ فمن قضيت له بشيء من حق أخيه فلا يأخذ منه شيئا. بەڵام ئەگەر کەسێکتان زانی من حەقی براکەیم بۆ وەرگرت و داومەتێ بەنا حەق وەریەگرێ، هیچ شتێکی لێ هەڵ نەگرێ، فإنما أقطع له قطعة من النار. چونکە من ئەمە پارچەیەکە سەرکە بزوتێکی ئاگرە بۆی هەڵەگرم و
ئەیدەمە دەستی دوای خۆی پێسووتێنێ خەرمانی چاکەکانی خۆی پێسووتێنێ باوەری نەگرێ تۆ لە ناختا تەسلیم بە دینی خۆی پەروەردگارێ فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما هيج قرأ وقولك لدلو درونيان أنا آمنك دواية وشرعك وحكمانك تسليم بخواي پروردگار أما تسليم بونا بخواي پروردگار لبرو اگر پیغمبرین آزار علیه الصلاة والسلام ظاهری کسک بخوینتو قسکانی وربگره ام قسانی چون کردون وقناعتی بو کردو که حقك هی امیانا لبرو اگر زانی خوی زانی کابرک ناحقا وری نگره با پیغمبر خواش علیه الصلاة والسلام كمعصومه حكمك يبو دابي پیغمبر خواه علیه الصلاة والسلام اسامه خوشویز اسامه يعني بچکشیر کوری زید بو زیدیشی خوشویست يعني خورشویستی پیغمبر خواه علیه الصلاة والسلام أجرته فرمى بعثنا رسول الله صلى الله عليه وسلم إلى الحرق فصبحنا القوم پیغمبر خواه علیه الصلاة والسلام بمفرزة إيمينات بو ناوچي حرقة ناوچي حرقة قبيليشي لأجيا لوي تيريك بون هوزيك بون سر هوزة كان زور درندو دلرقو بكوشبو هر کەسێکی کە بگرتە لەنا حەزانی خۆی زۆری تعزیبە دا و ئەشی سووتان دوایی بۆیە ناوچەکەشە سەر پێوتراوە حوڕەقە هەر لەو کاتەوە یان حوڕوقات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردینی بۆ سەر حوڕەق ئێمەش لە سپێدەی بەیانیە هێرشمان کردە سەریان و بەزاندمانن ئەوە ئوسامە فەرمێ فصبحنا القوم فهزمناهم ولحقت أنا ورجل من الأنصار رجلا منهم من وبرايشي أنصاري كبرايشي أنصاري هلمت ما برد بسر يشي كانوا تسليم ما بقرتنا فلما غشيناه كاتك تسليم ما بقرتنا من صلاة ما بسر أشكا قال لا إله إلا الله هواري كرتي لا إله إلا الله فكف الأنصاري فطعنته برمحي حتى قتلته كابرا أنصاري دسي كشاي ولا بر لا إله إلا الله كوهيشي نكر ولا من رمكم لورجي تنت كردو هزم دايوتينم داي حتاكو جاني درجو تاكشت فلما قدمنا كاتنو بمدينة بلغ النبي صلى الله عليه وسلم هوالك جيش ببيغمبر إخوة عليه الصلاة والسلام فقال يا أسامة أقتلته بعدما قال لا إله إلا الله دعاء ويكوتي لا إله إلا الله تهركشتد قلت كان متعوذا عرزم كرت ما بيغمبر إخوة لا ترسيش مشاركة من هواري كرت لا ترسيش مشاركة وتي لا إله إلا الله فما زال يكررها الروايات يشتريها فرميها تو ضليت شق كرتاكو بزاني لا ترسيش مشارك شاركت وايوتو يان تسليم بخواي قوربو لو كاتا لا إله إلا الله كيوتو مسلمان به أنجا فرمي فما زال يكررها حتى تمنيت أني لم أكن أسلمت قبل ذلك اليوم أو أنديت دوبارة كردو بيغمبر إخوة عليه الصلاة والسلام أقتلته وقد قال لا إله إلا الله تمنى مكر خوز قام أخواز آي كاشي من تا أمر مسلمان نقوم أمر مسلمان يتكم رابقي عند أبوي أو قناحة أو توربوني بيغمبر إخوة عليه الصلاة والسلام نينا يتصرف كوابو لظاهريا نأبو ظاهرا سيدنا أسامة خوالي رازي فينا أبو ما دام كابراوتي لا إله إلا الله بيكوش بايتر لي قرب زان الرفتاري إيمان دارتي أكايان كهروتني لا إله إلا الله كاش خوي كافينيا كابرا ما بكابا حجة بلا أواني كابرا جوتوتي لا إله إلا الله يلا لا إله إلا الله وصدامي جوتوتي لا إله إلا الله أمها مطاغوتاني لأندونيسيا وهتا مغرب لتلفزيون شانو رجكان يستهيانا للتراويح حاجبو تراويح بو يقولون مسلماني كي زور شاك بلان تشند قانوني مخالف بإسلامي إمزا كردو صدام حسين سيصوت شلو حوت قانوني بس لما دي قتله مخالف بشريعة إسلامي مذاكرته لبرو القرآن كيف يقول لا إله إلا الله بلا ولا توا مسلمان لا إله إلا الله كي آخر حياتي أشياء لا إخوائي قورا استفادة هبو بيبوي بلام لأحكام الدنيا أحكام الشرع وأناقر أحكام الشرع هر لسرويك مرتدة كافرة وهم قوانيناني در كردو حزب علماني بردو بروا سر كردو حزب علماني بو أحكام الشرع هواي قريت